خانم کۆنچێتە ئەنتیکۆ هەر لە منداڵیەوە دەستی بە نیگارکێشان کرد. ناوبراو دەڵێت هەمیشە ڕەنگ سەرنجی ڕاکێشام و ڕەنگە جوانەکانی وەک سەوز و پەمەیی و هەروەهاشین لەسەر قوماشی وێنەکێشان سەرنجیان ڕاکێشاوم. بەڵام تەنها چەند ساڵێک دواتر بوو هەستی بە ئاستێکی گەورەی بینینی ئەو تاریکی و ڕووناکیانە کرد ئەوەی زۆرینەی ئەو کەسانی لە دەوری بوون نەیان دەبینی. لە ساڵی 2012دا کۆنچێتا زانی کە حاڵەتێکی دانسقەی جیناتی بینینی هەیە کە پێی دەگوتێت تێتراکرامسی، هاوشێوەی کەسانی دیکە ئەم خانمە دەتوانێت گۆڕان لە ڕەنگەکاندا ببینێت. کاتێک ڕەنگی پەمەیی لە نێو بەردا دەبینیت یا ڕەنگی ئێرخەوانی لە ئاودا بڕوا بە چاوت دەکەی چونکە ئەو ڕەنگانەیان تێدایە. جا هونەرەکەم وەک پەنجەرەیە گوایە کە لەوێ ڕەنگە ڕاستەقینەکانی سەر هەسارەکەمان دەبینم. خاتو کیمبرلی جیمسن زانە لە کالیفۆرنیا لێکۆڵینەوە لەسەر زانینی ڕەنگەکان دەکات واتە ئەو شێوازەی کەسان ڕەنگەکان دەبینن. دەڵێت حاڵەتی تێتراکرامسی بە زۆری کاریگەری لەسەر خانمانی هیند و ئەوروپایی هەیە، ئەوانەی کە پێدەچێت کوڕەکانیان ڕەنگەکان لێک جیانەکەنەوە کەواتە ئەم گۆڕانە تایبەتە لە جیناتدا بینینی شتەکان زۆر بەباشی مسۆگەر ناکات. لە حاڵەتی خانم کۆنچیتادا ئەگەر لە من بپرسیت بۆچی ئەو تایبەتە، دەڵێم لەبەر ئەوەیە کە ئەو لە تەمەنی 7 ساڵیەوە بەردەوام وێنەی کێشاوە و ئەو توانە زیادەی هەیەی بەکاری هێناوە. هەر ئەمە شەوای کردووە کە ئەو لە کەسانی دیگە جیاواز بێت، واتە ئەوانەی لە ژیانیادا بایەخیان بە ڕەنگەکان نەداوە. هێشتا ڕوون نییە کە ئایا بۆچی گۆڕان لە جیناتەکاندا ڕوودەدات. کیمبرلی جیمسن دەڵێت توانای بینینی ڕەنگی زیاتری ڕاستەوخۆ پەیوەندی بە شیانی زیاتری مانەوە هەبووە. مەیمون توانیوێتی بزانێت کاتێک یاوەرەکەی تووڕە بێت یاننا، ئەمەش تەنها بەهۆی ڕەنگی پێستی بەرامبەرەکەی. کاتێک تەمەشای پێستی خەڵکان یا پێستی خۆم یا کەسانی بەتەمەنیا ناساخ بکەم، دەزانم کەی ڕەنگی پێستیان دەگۆڕێ. هەروەها دەزانم کەی تەندروستیان باش نابێت یا ڕەنگە بمرن. ئەوەش بەهۆی ئەوەی ڕەنگی پێستیان دەگۆڕێ. هەروەها دەزانم کاتێک منداڵەکانم ناساخ بن، ئەمەش بەهۆی گۆڕان لە ڕەنگی پێستیاندا. کیمبرلی جیمسن دەڵێت ئەم توانە نائاساییە هۆکاری دیاریکەر نییە بۆ مانەوە لە ژیاندا. سەبارەت بە خانم کۆنچێتا ئەنتیکۆ ئەم حاڵەتە دانسقەیەی بینین وای لێ دەکات ببێتە وەرگێڕی ڕەنگ بینین و ڕەنگە ڕاستەقینەکانی لە جیهاندا هەن پیشانی خەڵکی بدات.